بله تماشاگران هیجا و برامت برن امده بشادودیون یا پروگرام آخو هر بساکم مسئول دابو بسر نویسکاری یا برز عبدالرحمن زبیحی که به تایبتی خودی قاموس سازمان کردی بسکنیم. زبیحی خود سال 1920 به بازار مهاباد دایکا خوبیه و یک شوانا بود که دامزاندن کمالا جیکافتا فعال و اکتیو بود و یک شو بنیانگذاری وان بود و پاشی کمارا کردستان دا بری مهاباد دا و پاشی که کمارا مهاباد دا 1946 سرکت ده زبیحی جی مینانی سیاست مدار دینی کرد پناه دبیج کردستان باشور و اوراجی دبی اندام دفتر سیاسی حزب دموکرات کردستان و دست به فعالیت خود کرد. پاش فشار و زورداریا پادشاه عراق لسروی دیسا مجبور دبی که بچه کردستان سوریه. و کردستان سوریه داجی دیسا فعالیت خود سیاسی بردوام دکه و رول که زور گوره دیسا اوراج دامزاندن حزب دموکرات کردستان سوریه دا دلیزه. بگو که احمد هون بحث نکر او کتاب کی نویسیه و چاوا هاتی نویسین یعنی تنه به عالی جانا یعنی چاوا هاتی فرموله کرن او کتابا علی کریمی نویسیه و او سر جیانای و سیاسی که و اینکه سنده که هنگه هبویه که او کج برپرسه گواره بیه اوانای توام برار کرنه و خود اکی حتی 1908 جیایی تکایه برک لسر هولو و تیکوشانی خودتان و تخبت کردن لسر کوکرنوی بلگه و لیکولین لسر مامستا زبیحی بەڵام کە زەبیحی لەباری سن و ساڵەوە لە من زۆر دوور بووە بۆ من هاتم زیانی زەبیحی دەنووسم ئەوە یەکەمین دەلیلی ئەوە بۆ کە یەکەمین شت بۆ ئەوەی کە منی هاندا بۆ ئەوەی ببێ شەک خزمەتی بوو زەبیحی بە نزیکەوە ناسی دوای ساڵی 79 کە شای ئێرانی ڕۆیشت شۆڕشی گەلانی ئێران کرا زەبیحی هاتەوە بۆ ئەو شارێک کە 33 ساڵ بەجێهێش بوو بۆ خۆی یەکسەر بە پیکابێک کتێبەوە هاتەوە بە دەرکی ماڵ ئێمە دیارە زۆرمان پێ خۆش بوو یەکجار یعنی ئەو دەمیش جەوی سیاسی شارەکانی ئێرانیەوە بە تایبەت شارەکانی کوردستان و لە نێوانیشدا تایبەتی شاری سابڵاغ جەوێکی یەکجاڵ زیندوو ئەوەی هەبوو کە ئەنواعی حیزب دەوێدا فعالیتیان دەکرد ئەنواعی گروپ کاریان دەکرد جەوێکی یەکجار خۆشی دموکراسی جەوێکی یەکجار خۆشی ئەحزابی سیاسی دنیا و شارەکەی ئێمەدا هەبوو زۆر کەس گەڕابوونەوە زۆر کەس لەو کەسانی کە لە کۆنەوە سابڵاغیان بەجێهێش بوو بەهۆی سیاسیەوە بەهۆی هەردەیلێکی کە گەڕابوونەوە بۆ زێدی با و باپیرانی خۆیان هاتنەوە بۆ شارەکەی خۆیان یەک لەوان زەبیحی بوو کە هاتن ئێمەش بە هاتنەوەی زەبیحی یەکدا خۆشحاڵ بوون لەگەڵ ئەوەش کە ئێمە گەورە ببووین ئێمە نەسلی فعالی ئەو سەردەم بووین هەر ئەو شێوە زندگی ئەو شێوە حرەکەتەی بۆ من جێگای سرنجی تایبەتی بوو هەتا ساڵی 80 ئێمە خەبەرمان پێ هات کە زەبیحی لە بەغدایە کوشتویانە ئەوە بۆ من پرسیا بوو دەم دیارە من شەدید سەرگەرمی کاری حیزبایەتی خۆم بووم پێشمەرگە بووم بەڵام ساڵی 83 کە من هاتمە دەر لە کۆمەڵی کوردستانی ئێران فرسەتێک بۆ من پەیدا بوو کە چوون بۆ عێراق من کە چوون بۆ عێراقێ بەغدایە چوون هەولێرێ چوون سلێمانی چوون ئەو دەمێ دیارە بەقزی بەڵام بۆم دەرکەوت کە ئەهوو زەبیحی زۆر باش ناسراوە لە کوردستانی زۆر کە زەبیحی دەناسێ و کە چاوم بە زۆر دۆست و ڕەفیقی کەوت زۆر لایەنی ژیانی زەبیحی بۆ من پرسیار بوو کە مڕەتەب شتم زۆرتر لەو دۆست و ڕەفیقانی بۆ دەهاتە پێشێ بوو یعنی زۆرتر کونجکاو بوو کە هاتم بۆ ئەوروپا ساڵی 84 من هەر لە فکری کۆکردنەوە و شتەکانی دابووم ئەو کتێبەی کە
قاموسی زمانی کوردی ئەو دەمی کە هاتەوە بۆ مەهاباد بۆ سابلاغ دوو جلدی چاپ کردبوو تقریبا هەمووی دەبوو بە 14-15 جلد جلدەکانی دیکەی لە ژێر چاپ بوو یعنی ئامادە بوو خەریک بوو بێتە ژێر چاپ کە ئەو سەرنوشتەی بەسەر ئەمە زۆر حەولمدا لە طریق مقاماتی عێراقەوە کە ئەو شتانە پەیداکە بەڵام نەکرا هەر ئەوە کەوە دواکەوتنە دیتم بۆ خۆی کۆمەڵێک شت لەلای من کۆبێتەوە کۆمەڵێک دۆکۆمنت کۆبێتەوە بۆ خۆم بەبێوەی کە بۆ خۆم بزانم هەر لەو سەفەرانە و چوونی بەغدای و سلەیمانی و هەولێر و کەرکووک و جەماعەتی ئەدیب و سیاسەت مەدارەکانی باشووری کوردستان دیت و کاکە کۆمەڵێک معلومات لەلای من کۆبێتەوە بەڕاستی زۆر بەهۆی هاندانی یەک دوو برادری زۆر خۆشەویست یەک لەوان کاک ئەمیری حەسەنپور ئەوی دیکە مەسەن کاک حەسەنی قازی زۆر برادری دیکە کاکە تۆ بۆ ئەگەر ئەو هەمانەت شت کۆکرێتە بۆ شتێکی ئەساسی ناکەی لەسەر لە پێشدا زۆر دەترسام هەروەکو لە کتێبەکەیدا باسم کردو بەڵام دیتم شتێکی باش دەبێت چونکە دروستە ژیانی زەبیحی بەڵام زۆر لایەنی ونبووی مێژووی سیاسی مێژووی حتا ئەدەبی ئەو 56 ساڵی ڕابردووی هەردوو کوردستانی ڕۆژهەڵاتش و باشووریش دەگرێتەوە کاکەرەمی مامۆستا زەبیحی لە ئێراندا کۆنووسەرێکی ئەدەبی واتە زمانەوان ناسراوە ئێوە لەم بوارەدا چی دەفەرمێن ئەو دلیلێکی ئەوەیە کە زەبیحی کاری سیاسی لە کوردستانی ئێرانیە محدود بوو بە یەک دەورە ئەویش دەستپێکی ژیانی یعنی ساڵانی 40 هەتا 47 1940 هەتا 38 هەتا کونێت 46 کە 47 کە کۆماری مەهاباد نەما حقیقت ئەوەیە کە ژیانی سیاسی زەبیحی دەبێت تەواو دەبێت لە کوردستانی ئێران بڵێ زەبیحی بڕوای بەوەی بووە کە لە زۆر جگاردا ئەوەی باس کردو کە مرۆڤی سیاسی کورد لە هەر پارچەیەکی کوردستان کە گەیشتێت ئەوێ نیشتمان دەبێت لەوێ ئیش بکەن ئەوڕۆ ئەتۆ کوردی ئێرانی بواردنی لە ئێرانی خەبات بکەین لە کوردستانی عێراقی لە باشووری کوردستان تۆ وەکو ئەندامێکی ئەم کۆمەڵگایە بۆ تەیە کوردایەتی خۆت بکەین زەبیحی بە معنای تەواوی وشە کوردایەتی کردو وەختێک دەپەڕێتەوە کوردستانی عێراقی کوردی ئێرانی حیزبەکانی کوردستان لەبیر دەباتەوە یەکەم ڕێکخراوی وێکە دەگاتێ کە لەباری بیر و باوەڕ لێ نزیک بووە ئەو دەمی پارتی دموکراتی کوردستان بووە کاریش دەکرد و تا پلەی سەرکردە و پلەی مرکزیەتی چۆتە سەر مەکتەبی سیاسی چۆتە سەر لەوێدا کاری کرد ئەوەی کە دەفەرمووی ڕاستە زەبیحی ئەم 50 ساڵی ڕابردوو لە کوردستانی ئێرانی خەباتی سیاسی نەکردو هەمووی خەباتی سیاسی سەردەمێک بوو کە شاڕۆیشت هاتەوە 2-3 مانگ لەگەڵ دەفتەری مامۆستای بوو کە بەڕاستی ون بوو زەبیح چۆن بوو کەوەکو کەسایەتیەکی ئەدەبی ناسرا لە ڕۆژهەڵاتی کوردستان یعنی چ شتێکی دەرکرد چ بوو کە وەکو کەسایەتیەکی ئەدەبی ناسرا مامۆستا زەبیحی کە هاتەوە ساڵی 79 دیارێکی زۆر گەوری لەگەڵ خۆی هێنابوو بەڕاستی دیارەکەی قاموسی زمانی کوردی بوو من لە زۆر لە کۆنەوە دەمان بیستکە دەمی نەماندی بوو بەهۆی دۆست و قاچاقچی و ماچاقچی و شتیوا کە نامایاندێنا بۆ دایکم بۆ ئەوانە دەمان بیست کە زەبیحی خەریکە قاموسێکی زمانی کوردی دەنووسێ ئەو دەمی وایان دەکودیان کورد معنای هەموو وشێکی لێک داوەتەوە هەرچی وشە دنیا و کوردەواریدا کە باسی کردو ئەو دەمی ئەو شای ئەبڵاو بووە کە زەبیحی خەریکی قاموسی زمانی کوردی کە هاتی شەوە فعلەن ئەو دیارە بە نرخی لەگەڵ خۆی نابووە جلدی 1 و 2 لەگەڵ خۆی نابووە لە هەموو کتاب فروشەکانی ئەو زمانی شارەکانی کوردستان ئێرانە بڵاو بووە بەشێکی زۆری لەگەڵ خۆی هێنابەوە و فرۆشرا و کەوتە دەستی خەڵک دوای ئێمە لەلایەن انتشاراتی سەلاحەدین ئەیوبی کەواتە سەروەدەرەکە قاموسی زمانی کوردی زەبیحیمان دی و هەر بەو ڕێگایەوە نەسلی ئێستای وڵاتی کوردستان زەبیحی وەکو زمانەوان دەناسن ئێوە توانن زەبیحی لە
تابلویەکی زمانەوانی زەبیحی بۆمان ڕەسم بکەن. زەبیحی هەر لە منداڵیەوە خۆی لە پێشەکی قاموسەکەیدا باز دەکەن. دڵە هەر لە منداڵیەوە زمانی کوردی مێشک و بیری میدا کردو. خۆی دەڵە زۆر منداڵ بووم لە فکرێدا بووم باسی فکرم لەوەی دەکردەوە کە مەسەلەن بۆ بەوەی بە شتێک دەڵان ئەو شتە مثلا شاق لە چیڕا هاتۆ کێو لە چیڕا هاتۆ مەسەلەن شقارتە لە چێوە هاتۆ کتێب لە چێوە هاتۆ بۆ مەسەن بە کتێبی ناڵان مەسەلەن شتێکی دیکە بۆ پێی ناڵان قەڵەم بۆ پێی دەڵان کتێب ڕیشەی ئەو و دوای ئەو شتانە کەوتۆ کە زمانی کوردی گەورە کاتە زمانی کوردی مەسەلەن قاموسی هەبێت ئەو زمانی بۆ خۆی باسی دەکات کە زمانی فەڕەنسەوی خوێندەوە زۆر عاشقی قاموسی زمانی فەڕەنسی بنی لاڕووس بووە کە لاڕووسی دیوە ئەو فەرەنگە ئەو قاموسە گەورە ئەو دیکشنەرە گەورە هەرچی وشەی فەڕەنسەوی تێیدایە و بەو شێوەیە بڵاو بۆتەوە بۆ شێوەیە حجی کراونە بۆ شێوەیە معنای وشەکان لێکدراونەوە ئەو بوو خۆی دنیا و خۆیدا خولیایەوەی هەبووە ئارزومەندیوە بۆ کە ڕۆژێک لە ڕۆژان زمانی کوردیش بتوانێت بەو ڕادەیە کاتە بۆ خۆی قاموسێکی بێوەکو لاڕووس مثلا زۆر معجبی مثلا معین بووە فەرەنووسی ئێرانی زۆر ئارزوی ئەوەی بۆ کە شتێکی چاوکە ئەمە خۆی باسی دەکات لە پێشەکی قاموسی زمانی کوردی هەڵ دەکرێت گێڕا من ئەم قڕ لە بەغدا لە کۆری زانیاری نسخەیە لە کوردی زانیاری چاپکراوە بەڵێ قاموسی زمانی کوردی کە دوایش سروە بۆ خۆتان فەرمووتان کە چاپی کرد دەلی چاپی کردەوە من دڵێ هێشتا مناڵ بووم گروگاڵی زمانەوانی سەرانسۆی خانی مێشکمی لێگرتم و دەستی کرد بە سەرتارکێ و چاوشارکێ دەگەڵم هەر دەرسێکی دەمخێن دەمکردە کوردی وشە سەخت و ڕقەکانم بە کوردی مانا لێ دەدایەوە دەگەڵ هەژاری دۆستم کە ئەو سافەقێ بوو دەمانەویست کە قسە دەکەین کەس تێمان نەگا لە کۆمەڵگای مەهابادا بە تایبەتی لە ناو ئافرەتانە جۆرە زمانێکی لاپرەسەنی باو بوو کە دەنگی زێ یا سک یان لە هەموو کەرتێکی وشەیەک زیاد دەکرد و بەڕەوانی گفتەگووی پێدەکرا و ناویان نابوو ئەزەتوز و یا ئەسکەسە تووسک و ئەمە و نووسین بە حسابی ئەمجد یا بە وتەی فەقەیان خەتی شەجەڕی و غەیرە لەو کارانە بوون کە بە چاکی لیان ڕاحات بوون یعنی ئەمە بۆ خۆی لە ئەوڵی مقدمەی کتێبەکەیدا باسەوە دەکات کە ئەم خولیایی زمانەوانی لە منداڵیەوە لەگەڵی بوو دەڵە گەشت و جێڵ لەگەڵێ ناوچەی کوردستانی ئێران و عێراقدا چاوپێکەوتن و هاونیشینی گفتەگۆ دەگەڵ کەسانی سەر بەگەلێ تیرە و هۆز و عەشرەتەکانی کورد دەزمایە و سەرمایەکی زۆر و زەبەندی بۆ ئەم قاموسە لە خەیاڵدانی خۆمدا بۆ زمانی کوردیم ڕەچاو کرد و پێکەوە نابوو هەقەدەوەی کە زەبیحی کابراایەکی یەکجار گەڕیدە بۆ لە کوردستان هیچ شوێی کوردستان نەماوە کە ئەو نێو ناوچەکان دێهاتەکان لەهجەکان هەموو زاراوەکانی لەهجە ئەسڵەکانی کوردی تەسەلڵوتی تەواوی بەسەریدا هەبوو ئەوە بۆ خۆی ئامادەگی کوێتدا بۆدی تێناوە کە کەسێکی لەبار بێ زەبیحی بۆ دروستکردنی قاموسی زمانی کوردی باشە لە ناوەڕستی ئەم قاموسە دیاری ئەکرێت کە زەبیحی تەنیا لەسەر زاراوەی کاری کردووە لە یا هەموو زاراوەکانی کوردستانی هێناوەتەوە دەوەشدا بە تەکمیلی بۆ خۆی باسی دەکات ئەو باسی لەهجەی ستانداردی کوردی دەکات ئەو بە چەندین دەلیل کە دەیلەکان یەکجار دۆرن کە بۆ خۆی باسی کردە دە پێشەکی قاموسدا ئەو هاتەتە سەر ئەوەی کە تێکەڵاوێت لە لەهجەی سلەیمانی کە کاری زۆر لەسەر کراوە کاری نووسین کاری ئەدەبی کتێب چاپکردن بواری کارکردنی زمان لە سلەیمانی لە ناوچەی سلەیمانی لە ناوچەکانی دیکە زۆرتر بووە بەرهەمی ئەدەبی بەرهەمی نووسین بە زمانی کوردی لەو ناوچەی لە هەموو ناوچەکانی دیکەی کوردستان زیاتر بووە و دوو پاک و خاوێنی و پاکمانەوەی زمانی موکریان ئەوەی هێناوەتە سەر ئەو قەناعەتەی کە کورد دەتوانێت لە تێکەڵاوی ئەم لەهجەی سلەیمانی لەهجەی موکریان
بە ئەزمموی کارکردن لەباری ئەدەبیەوە لە ناوچەی سلێمانی بە پاراوەی و پاک و خاوێنیمانەوەی زمانی موکریان لە هەرزەی موکریان ئەمە دەتوانین بە ستانداردێکی زمانی کوردی بکەین. باشە ئەمە لە بەرچاوگرتنی بەشی کورمانجی شەیە هەروە بەشی کورمانجی ناوەڕاستە نە بەش کورمانجی ناوەڕاستە لە بێشێک ئەم قاموسە بەشی بڵێن ئەو جوری کە باوە سۆرانی ئەوەیە بەڵام زۆر وشەی کورمانجی سەری چێدایە ئەو وشانەی کە ئێستا هاتوونە نێو زمانی کوردی بڵێنکەوەی بە سۆرانی قسە دەکات خۆی دەوانە نەپاراستە مەسەلەن خەبات بەڕاشکایی مەسەن نمونەی خەبات دێنێتەوە بۆ خۆی خەباتکردن بە معنای کوردی سەرو یعنی کەسێکە ئیش دەکات تۆ دەچی مەسەن سایقیەکە یعنی خەبات دەکەی معنەکەی ئەوەیە ئەو وشە لە توولی کارکردی خۆیدا هاتۆتە نێو زمانی سۆرانی و معنای شۆڕش و شۆڕشی گرتووە و بەکاری دێنن و فعلەنیش دروستە ئەوەی پێ دروستە و دڵ ئەو وشەیە 100% کوردی و دەوێت بەکاری بێنین و ئیستفادەی لێ بکەین لەگەڵ ئەوەشکە لە کلمادی سەرو وەرگیرا بەڵام هاتۆ دنێو کوردی سۆرانەوە معنایەتی دیکەی بەخشیوە ئەوە مثلا ئەو جورە وشانە خۆی لێ نەپاراستەوە پڕ قاموس لەو جورە وشانە بەڵام قاموسێکی هەردووک لەهجە سەرەکیەکەی زمانی کوردی نێنە. باشە ئێوە توانن قاموسی مامۆستا زەبیحی لە بەراوردکردن لەگەڵ قاموسەکانی تر لە کوردستان یا لە وڵاتانی تر لەگەڵ زمانەکانی تر دەگەڵ کامیان هەڵسەنگێنی یان لە چ قادێکدایە بە نسبەت هەم بانەبوورینەی مامۆستا هەژار و دیارە من خاوەن نەزەر نیم دەوەیدا چونکە من زمانەوان نیم لەباری قاموس و لەباری وشەی کوردیەوە ئەوە دەبێ احتراف بکەم بەوەی بەڵام لەسەر ئەو کارێکە کراوە دیارە نەزەری زۆر کەسانم بیستوە ئەوەی حەقیقەتە کە زمانی کوردی لەباری نووسینی قاموسەوە فەقیرە ئێمە قاموسمان زۆر نییە ئێمە ئەوەی کرد لە هەمووان تەکمیلتر بێت کە زەبیحی ئیشارەی پێ کردەوە قاموسی مەسەن خاڵمان هەیە شێخ محەممەدی خاڵ کە ئەوە فقط معنی وشە لەگەڵ وشەیە لە ڕیشەی کەلیمەکانی نەکۆڵیوەتەوە لە حاڵاتی فعل و ئەوانەی نەکۆڵیوەتەوە لە هیچ شتێک لەوانەی نەکۆڵیوەتەوە بەڵام قاموسەکە کە پەرسەیەکی باش بووە بۆ زۆرێک لە قاموس نووسەکانی دوایی شێخ محەممەدی دوایی ئەوەی کە کارێکی گشتی و ئەساسی بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی قاموس نووسیکی ئیلمیانە لەباری زمانەوانیەوە ئەوەی کە دەستی پێکردو بە شایدی زۆر کەس لەو کەسانەی کە من قسەم لەگەڵ کردم مەسەلەن کاک ئەمیری مەسەڵەن حەسەن پورکەدە و بوارەیدا پۆڕە و شارەزایە لە هەمومان زیاتر شارەزایەوە ئەمە شتەی خۆیەتی بۆ پێی وایە تەکمیلترین ئەگەر قاموس بە تەواوی هاتبات دەبێت هەموو حرفەکانی دەنگەکانی دیکەش ئەوە بەبێشتی لە تەکمیلترین قاموسەکانی زمانی کورد هەر ئەوەی کە بۆ حرفی ئەی یەک جلدی نووسیوە و هەر وشەیەک مەعنا لێ دراوەتەوە مەسەڵەن بەڕاستی پێم خۆشە مەسەڵەن کە لێرەدا بۆ هەموو وشەیەک ئەو مثالی هێناوە نسخەی کۆنەکەی بەڵێ نسخەی کۆنەکەیەکی بەیەکەیەتی وەنیە ئەوە بەبێشک دەکرا ئەگەر ئەوە بە تەواوی چاپ کرابایە تووشی ئەو بەڵای نەبێت کە تووشی بووە یەکێک لە گەورەترین قاموسەکانی زمانی کوردی بێت دوای ئەوەی مامۆستا زەبیحی کاک هەژاری موکریانی هەمبانەبۆرینە نووسی کە هەمبانەبۆرینە سەر معنی وشە بە وشەیە شتێکی دیکەی تێدانێت کوردی بە کوردی و کوردی بە فارسی کە ئەوەش دارە زۆر کەس ڕەخنەی لێگوچکە دەڵان کەم و کۆڕی هەیە بەڵام بەرحاڵ شتێک بوو کە کرا هەنگاوێکی باش بوو کە لەو بوارەدا هەڵێنراوەتەوە
دەنا وەکو کاری گەورەی زمانی قاموسی زمانی کوردی تا ئێستا شتێکی وا گەورەم نەکرا. باشە مامۆستا زەبیحی لە پێشکوتنی قاموسەکەیدا دەڵێت کە هەموو جارێ مەترسی لەمە هەیە کە لەبەر باردووخی کوردستان نەتوانێت قاموسەکەی هەتا دوایی بنووسێت. ئەم مەترسیە چۆن بووە؟ خۆی دەیقەن ئەو مەترسیە لە جێگای خۆی بووەتی، یعنی نەیتوانیوە هەتا ئەو قاموسە تەواوی کرد یا هەروە بە ئارمانجی خۆی گەیشتووە مامۆستا، یعنی قاموسەکەی تەوا کردووە؟ نەخێر مامۆستا زەبیحی کە لە جلدی دوی لەژێر چاپ بووە، جلدی یعنی بێ دەنگی بێ کەوەیە کە بەدەستمەوەیە لە ئاخر لاپەڕەیدا باسیەوە دەکات دەڵێ ئەگەر لە بیرتان بێت لە چەند شوێنی سەرەتای قاموزدان باسیەوەم کردووە کە میشە ترسیەوە مەبووە کە بە چەند جاریش ئەو ترسی وەدی هاتووە، ینی چەند جار هاتووە هێزی خۆخت سەر قاموز بەڵام هەر ناتەوا بۆ بەڵایەکی بەسەر هاتووە. دیسان ئەو دەفعەش پێی وابێ کە هەمیشە دڵ نیگەرانی ئەوەی هەبوو دڵە قورپەیەوەی هەبووە کە بەڵایەک بەسەر قاموز بێت. ئەم جارەش دەڵێ ئەوە جلدی دوو لەژێر چاپە کە دەنگۆ و هەڵاوگرمەی میلەتانی ئێرانە هەستاوە و ئەوە ڕژیمی شاهنشایی بەرەو ڕووخانە منیش دڵم دەکورپێنێ بووە ئەو خاکەی کە لێی هاتوون و لەلایەک قاموس لەلایەکیش هەڵاوگرمەی گەلانی ئێران چوونەوەم بۆ شارەکەی خۆم بۆ وڵاتی خۆم لەنێو ئەو دووانداوەکو دەگۆڕوەشاندام نازانم چ بکەم، بەڵام بەرحاڵ زەبیحی ئەو دەم تەسمیمی خۆی دەگرێت قاموس بەجێ دێڵە دێتەوە بۆ کوردستان. دوو پیتی تاوکرد، دوو پی دەڕستی ئێمەدایە، هەموو پیتەکان تەواو بوو، من هەمووانم دیوە کاکەسان بەشیز هەمووانم دیوە، ینی هەمووی ئامادە بوو فیش سازی کرابوون، هەمیشە بەدەستێەوە بوون، هەمیشە دایم بۆ هەر جگایەکی چوبە ئەو جانتایی لە هیچ شە بەجێ هەمووی بەس هەموو فیشبەندی کرابوون هەمووی، بەڵام دەبوو دەنک بە دەنک دایان بنێ و بیداتە ژێر چاپی ئەوانە هەر کاملەوانە هەژ مانگ لۆ مانگ ساڵی بیستۆ ئەو زمانی ئەوە نەبوو کەم چەند کامپیۆتێرێکی واتەبایە کاری هەمووی قاموسەکە ئەو دمی کە زەبیحی هێنایە مابە کاری 6 مانگ بوو هەموو بینی سەر کامپیۆتێر پرینتی کە بڕە چاپی دەبوو چ بە چاپخانە وشە بە وشە پیچینە بکەی و دابنێوانە بۆ خۆی مەسەنە دەیگەڕاوە بۆ هەردوو جلدی ئەلفی بێ بۆ خۆی 6 مانگ لە چاپخانە بوو. پیتەکانی دیکە کە ئەو دەمی کە تێدا چوو دەوڵەتی عێراق دەستی بەسەدا هەموو ماڵەکەی و کتێبخانەکەی و هەموو. ئێوەتوانن لە بواری اختلافاتی مامۆستا زەبیحی و دکتۆر جەمال نەبەز لە بواری زمانەوانی کە لە کاتی خۆیدا لە ڕۆژنامەکان بڵاوەکرانەوە فەرموون؟ دوایەکانە بۆم دەکەوت کە ئەمە اختلافاتیان لە کۆنەوە تا من مقالەیەکم دیت لە ڕۆشنبیری ژمارە 71 تشتینی دووەم و کانونی یەکەمی ساڵی 78 دەوێدا زەبیحی مقالێکی هەیە بە نێوی ڕخنەی زانستیانە یاخود شەلم کوێرم هیچ نابێت ئەمن کە ئەوەم خوێندە بۆم دەرکەوە کە کێشەی زەبیحی و مامۆستا جەمال نەبەزی لەسەر کێشەکە ئیختلافە لەسەر زمانەوانی، اختلافە لەسەر زمانی کوردی، اختلافە لەسەر دەنگەکانی کوردی، اختلافێکی هوڵە لەسەر ڕێنووسی زمانی کوردی، اختلافێکە لەسەر دەنگی هەمزە کە زەبیحی بە دەنگی دادنێ و جەمال نەبەز بە دەنگی دانانێت. تر ئەمن ئەوەم کەوە دەستکەوت وەکو جوابێک ئەوەشم نووسێ هێناوەتەوە دوایە بۆ ئەوەی کە ئەو کێشەیە بە خەڵکی پسپۆر بسپێرم من داوام لە کاک ئەمیری حەسەنپور کرد هەردوو مەقالەی چاو لێ کرد. وایە زۆر باش ئەو وشەی دەکاریدەنی وایە بەڕاستی دەکرێت بڵێن کێشەیەکی قاموس نووسین هەبووە، کێشەیەکە لە بنسینەدا هەر مامۆستا جەمال نەبەزیش نین خەڵکی تریش بۆ چوونیوان هەبوو، بەڵام مامۆستا جەمال نەبەز زۆر بەڕاشکاری ئەوەی باس کردووە. ئەویش ئەوەیە کە مامۆستا زەبیحی تەعەسسوبی وەی نەبوو کە زمانی کوردی تەواو پەتی بکە، زۆر هەولی داوە پەتی بنووسێ، بەڵام لەگەڵ پەتیکردنی زۆر تند و تیژ
زۆر نێوانی نەبوو مامۆستا کۆری زانیاری کوردی کۆری زانیاری کورد ئەو قاموسەی بۆی چاپ نەکردو هەر لە چاپخانەکەی کۆر چاپ کراوە بەڵام تەئیدی ئەو فەرهەنگان نەکردو بەڵام من پێم وایە زۆرتر لەبەر ئەوەی بۆ کە وشەی خوازراوی زۆر تێدا بووە مامۆستا نەبەزش ڕەخنەکەی لەو قاموسەی زۆرتر ئەوەیە کە پێی وایە وشەی زۆر خوازرا و بە تایبەتی وشەی عەرەبی زۆر تێدایە یا پێی وایە دەنگی کە بە حەمزە دەنووسێت لە ئەلفوبێ عەرەبی و کوردیدا پێی وایە ئەوە دەنجێکی کوردی نیە بەڵام هەر لەبەر ئەوەی کە مامۆستا نەبەست ڕوانگەیەکی زۆر پەتیگەرانەی هەیە پێم وایە لەبەر ئەوەش کە لە باری سیاسیەوە ڕێبازی سیاسی زەبیحی قبول ناکاو نەیکردو کێشەی سیاسیشی لەگەڵ هەیە پێم وایە لەبەرەوەی بێ ئەوەی بەڕاستی بێ لێکدانەوەیەکی دوور و درێژ و تێر و تەسەل بکا لە قاموسەکەی ڕەدی کردوێتەوە کوێتەوە بەکار نایە وەڵەوە تا ئاخر شتێکی بێفایدەیە زەبیحی و فەرهەنگی زەبیحی لە ناو فەرهەنگەکانی تر کەواتە فەرهەنگی هەمبانەبوورینەی مامۆستا هەژار و فەرهەنگی خاڵە زۆر فەرهەنگی تر کە ئێستا بە کوردیە لە ئارادا هەیە ئێوە وەکو زمانەوان چەند هەڵبەسەنگێن فەرهەنگی قاموسی زمانی کوردی زەبیحی دەبێت لەگەڵ فەرهەنگ ئەو فەرهەنگانێک کە کوردی بە کوردین لەگەڵ وان بەراوردام بکەین چونکە فەرهەنگی یەک زمانی جیاوازی زۆرە لەگەڵ فەرهەنگی دوو زمانی و سێ زمانی یا چەند زمانی هەوڵ فەرهەنگی کوردی یەک زمانی کە دانرا فەرهەنگی خاڵ بوو لە ساڵانی 1960 چاپ کرا 300 ساڵ دوای هەوڵ فەرهەنگی دوو زمانی کە فەرهەنگی نۆبەهاری خانی بوو بە دوای خاڵدا قاموسی زەبیحی هەوڵ فەرهەنگ بوو کە بەداخەوە تەواو نەبوو هەر دوو بەرگی لە دە بەرگ بڵاو بووەوە بە دوای ویشدا فەرهەنگی هەمبانەبۆرینەی هەژاری گەرسی کوردی فارسە بەڵام چون بە کوردیش مانای لێ دراوەتەوە دەکرێت وەک فەرهەنگی یەک زمانی دانێن پارەکە جوا دیارە یا هەر ئەو ساڵ فەرهەنگی جیوی مکریانی بڵاو بۆتەوە کە من نەمدیوە لەو نێوانشدا وردە فەرهەنگی سکۆلە بڵاو بۆتەوە وەک دەستە بوختە زاراوەی زمانی ژنانی مکریانی کاکهێدی یا گوڵچنینەوە کە کاک عەبدوڵای هەسەنزادە لەسەر هەمبانە بۆرینەی نووسیوە یا حاشیە بەر فەرهەنگی مەهاباد کە کاک قادری فەتاحی خازی لەسەر فەرهەنگی مەهابادی جێوی مکریانی نووسیوە لەبەرەوەی ئێمە زۆر فەرهەنگی یەک زمانیمان نییە بەڵام لە نێو تەواوی ئەوانەدا بە بڕوای من قاموسی زمانی کوردی لە هەمویان باشترە بێجگە لە ئەوەی جێوی مکریانی کە من نەمدیوە بەڵێ تەماشاوانی هێژە و بڕۆمەت ئەم دەردا گیهانە داویا پرۆگرامە خویا بێژە و هەلبەست بەرنامەیە بێژە و هەلبەست ڕۆژێن دواترژی یعنی ڕۆژە یەکێک و تێوەشاندن ڕۆژە دواترژی جارێکە بنێ پشتی نیۆڕۆ بۆ جارە دوودیان 20 ساعتێ بەرئەکسن تەلەڤیزیۆنەوە بەڵێ ڕۆمەدارم هێژە حتا جارێک دنجێ ڕستە پرۆگرامە بێژە و هەلبەست و ئەم بکاربن دیسان ژێ باخی ئەدەبیاتە کوردی و هەر بەسە ئەدەبیاتە دنیای بهێن بەرئەکسانی تەلەڤیزیۆنەوە و دەست پێ ناگەزانی پاک هەر شەڕی بەختە